لا هەرکوێکەن و بینەری زوو منم کاتان باش ئەمڕۆ 14 ساڵ بەسەر خۆپیشاندانەکانی دەستپێکی خۆپیشاندانەکانی سووریا تێپەڕی بەهاری عەرەبی ناوبوو پەڕیەوە بۆ سووریا دوای چەند عەرەبی ڕاستیەکەی زۆری نەبرد لە سووریا وەکو بەشێک لە وڵاتان پێش ڕاستیەکەی بوو بە شەڕی ناوخۆ پشێوی زۆر شەڕی زۆر کوشتاری زۆر ئاوارەبوونی زۆری لێکەوتەوە دوای 14 ساڵ ئەم ساڵ یەکەم جارە سووریەکان بەبێ ئەسد بێ ئەوەی ئەسد لە ناو خاکی سووریا بێ لە کۆشکی سەرۆکاتی کۆمار بێ یادی شۆڕشەکە ئاکاتەوە. ئێستا دۆخێکی تازە لە سووریا هەیە ئەوانەی هاتوونەتە سەر حکوم لە دەسەڵاتدان چەند ساڵێک لە ئیدلب دەسەڵاتیان بەدەست بوو. ئەو کات ئەگەر بەشێکی دیاریکراوی سووریەکان پشتگیریان بۆ دەسەڵاتی ئەو کات دەسەڵاتەکەی ئەسد هەبوو بێ ئێستا بەشێکی دیکەی سووریەکان ڕاستیەکەی پشتگیری لە دەسەڵاتەکەی ئێستای نێودی مەشقەکان لەو نێوەندەیە کورد ئەو کاتیش هەندێک گلەی هەبووە ئێستاش هەندێک گلەی هەیە جاران ئەگەر سونەکان ڕویان لە ئیدلب بوو بێ بەشێکی زۆر لە سوورەکان بە دیاریکراوی ئێستا زۆربیان ڕویان لە دیمەشقە بەڵام هەمویان ڕازینیان نا بە دڵنیاییەوە نە هەندێکیان وەکو ئەلەویەکان وەکو دروز وەکو کوردیش ئەوانیش گلەییان هەیە. ئەوەی کرا ڕاستیەکەی لە شۆڕش لە خۆپیشاندان دواتریش لە شەڕی ناوخۆ بەشێکی باشی ئامانجەکان بە تایبەت ئەگەر وەکو کورد قسە بکەی پەیوەست بوو بە دروستکردنی سیستمێکی دیموکراسی دادپەروەر لە سووریا. ئەمە دێتە دی یان نا ڕاستیەکەی هێشتان دیار نییە چونکە لە دوای کەوتنی ڕژێمەکەی ئەسەد هەندێک هەنگاوی دیاریکراو لە ئیدارەی تازەی دیمەشقەوە ئەبینرێ کە سەرباری ئەوەی بەردەوام خۆیان ئەڵێن پەیوەستە بە ئەمری واقع و پەیوەستە بە دۆخە دیاریکراوەکەی ئێستەی سووریاوە و پێویستە ئێمە ئاوا بکەین بۆیەوە ئەکەین بەڵام بە دڵنیاییەوە سەرباری ئەوە نیگەرانی دیاریکراوی کورد و عەلەوی و دروست لەبارەی هەنگاوە دیاریکراوەکان هێشتان هەر هەن. ئەمە سەرڕای ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕێکەوتنێکی دیاریکراو لە بینی ئەسەدا لەگەڵ دیمەشقا هەبوو. ئەمڕۆ قسێکی دیاریکراوی ڕاستیەکەی ئەمریکیەکان پێدەچێت و ئاماژەیەکی دیاریکراو بۆ ئەگەری کشانەوە لە سووریا هەبێت جێی دیڤانس یەگرەکەی ترامپ هەندێک قسەی کرد گوتی ئێمە کرێ لە ڕێی دیبلۆماسیشەوە بتوانین پێکهاتەکانی سووریا بپارێزین. مەبەستی لەم قسەیە چییە؟ دواتر بە دڵنیاییەوە شی ئەەکەمەوە. من هەمووەمانە لەگەڵ چی یاگفتوگۆکەم لەگەڵ دوو میوان دکتۆر شێرکۆ کرمانج ئەکادیمی و توێژەر بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵما بن کاک جەلیل ئازادی خواست و سەر و شرۆڤەکار بەڕێزیان لە ئەمریکاوە لەگەڵمان لە ڤێرجینیاوە. دکتۆر شێرکۆ کاک جەلیل ئازادی خواست سڵاوتان لێبێ وادارم زۆر باش بن هەردووکتان بەخێر بێنەوە بۆ زووم. دکتۆر شێرکۆ لەگەڵ ئێوەیە دەست پێکەم پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەم. دیمەنە ڕۆمانسیەکەی ئەمڕۆ ئەوەی لە دیمەشق بە هەلیکۆپتەر لە بری بۆمب گوڵ با بڵین فرەدەدرایە خوارەوە هەڵکەکە گوڵبارانەکران لە جاتی بۆمباران. ڕنگدانەوەی واقعێکی دیاریکراوی ڕۆمانسیە ئێستا لە سووریا یان نە واقعەکە شتێکی دیکەیە؟ سپاس کاگرانج وەڵامش پێم خۆشە کە لانیکەم دوجار بە دیدار یەکدی شاد بووین لەگەڵ ڕۆژ بێتن چونکە ماوەیەک بخەری بوو کە قسە بکەین. پێم خۆشە ئەوەی ڕاستی بێ ئەم گوڵبارانە هیچ لە واقعی بە دیموکراسیکردنی یان زامنکردنی مافی پێکاتەیەکی یان نەتەوەیەکی وەک کورد ناگۆڕێت تەنانەت هیچ لە واقعی پێکاتەکانی دیکەی سووریاش ناگۆڕێت چ عەلەویەکان بن چ دروزەکان هەزار گوڵبارانی ئاوا بەڕاستی هیچ لە پرسەکە ناگۆڕێ چون ئەوەی لە پرسەکە دەگۆڕێ ئەم هەڵس و کەوتانەیە یان ئەم هەنگاوانەیە کە حکوومەتی دیمەشق تا ئێستا ناوێتی. لە نمونەی ئەوانە مەسەلەن ماوەیەک پێش ئێستا کۆنفرانسێکیان بەس بە مەبەستی نووسینەوەی دەستور لەو کۆنفرانسەدا هیچ کەسێک و لایەنێک و با بڵێن پێکاتەکانی سووریان بەشدار پێ نەکرد. دواتریش کە دەستورەکە وەک دەستوری ڕاگوزەر یا دەستوری کاتی هاتە بەردەست لە ڕاستیدا نەک مافی پێکاتەکانی لە خۆ نەگرتووە بەڵکو پێکاتەکانی هێندەی دیکە پەراوێستتر خستووە. ئەمەی کە
مەسەلەن هەر لە بەندی یەکەمی دەستورەکەەوە کە دەست پێ دەکا بەوەی ناوی لە دەوڵەتی سووریا ناوە وەک پێشووتر کۆماری عەرەبی سووری ئەمە نیشانەی ئەوەیە کە بە کورد دەڵێتن ئێوە نین ئێوە بوونتان نییە ئێوە قبول نەکراون ئێوە زمانتان نییە ئێوە پێکاتە نین ئێوە هیچ شتێک نین میوانن وەک ئەوەی چەند ساڵانی پێشتر مامەڵە لەگەڵ کووردا دەکراتن لەبەرەوە کاتێک کە تۆ شتێکی وا دەبینی هەزاران گوڵباران بۆنباران نازانم چی ئەوانە بەڕاستی هیچ لە پرسەکە ناگۆڕێ حەزەکەی دواتر قسە لەسەر دەستورەکە دەکەین وەڵا لەسەر دەستوری دواتر قساکەین ئەمە هیچ لە واقعەکە ناگۆڕێ دکتۆر هەموو ئەمانەی کە ڕاستیەکەی پێکاتە دیاریکراوەکانی سووریا بە کورد و بە عەلەی و بە دروزوانەی دیکەیشەوە تەنانەت بەشێک لە سونەکان خۆشیان ئەوانەی بەشێک لە وڵاتانی هەرێمی ئەوانەی ئەوروپیەکان و ئەمریکا تا حدێک بە نیگەرانیەوە سەیریەکەن دیمەشق خۆی بیانوویەکی بۆ دۆزیوەتەوەڵێ ئەمری واقعە ڕاستیەکەی ڕێخستنەوەی سووریا بۆ ماوەیەک ئاوا پێویستە بەڕێوە بچێ ناچارین ئەمە بکەین بۆ ئەوەی شتەکان ڕێک بکەینەوە ئەمە بیانووە ئەمە نەکرد بیانووە لە ڕاستیدا ئەمە پاساوێکی زۆر نامەنتقی و لۆژیکانەیە خۆی تۆ کاتێک کە 6 ساڵ لەژێر دەسەڵاتی ڕژێمێکی دیکتاتۆری خۆسەپێنی وەک بەشار ئەسەد و حافز ئەسەددا دەژیت لە سەرەتادا ئەوەی کە تۆ دەتەوێت بیکەی جۆرێک لە دابڕانە لەو ڕژێمە لەو هەڵسوکەوتانێک کە ڕژێمی پێشووتر کردوێتی بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین نەک هەر با بڵێن درێژبوونەوەی یا برەودانە بە هەمان تێگەیشتن برەودانە بە هەمان هەڵسوکەوت برەودانە بە هەمان ڕەفتار و بەڵام پرینسیپ بەڵکو هێندەی دیکە بە دیکتاتۆرکردنی دەوڵەتی سووریایە دەوڵەتی سووریا کەسێکی کردۆ بە سەرۆک لە ڕاستیدا دەستورەکە بۆ ئاگاداریتان دەستورەکە سێ لاپەڕەیە ئەو سێ لاپەڕەیە هەر سێکی بۆ خودی سەرۆک کۆمار نووسراوەتەوە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دەتوانێت چی بکە سەرۆک کۆمار لەوێ کولفی کولێکە کە تەنانەت ئەنجومەنی گەل ینی پەرلەمانی سووریاش ئەندامەکانی بەخۆی سەرۆک دیاری دەکاتن یعنی بەبێ ئەوەی ڕەچاوی هیچ شتێکیش بکاتن لەوێدا ئەمە نەکرد یانی تەنانەت ئەو جۆرە دیموکراسی کە لە سەردەم دیموکراسی درۆزنەی کە لە سەردەمی حافز ئەسەد هەبوو تەنانەت ڕێگایان بەویش نەداوە لە سووریا مەسەلەن جارجار دەمان بیست کە هەڵبژاردن دەکرێت و حافز ئەسەد 1970 یا 1990 دەنگکان زامن دەکات تەنانەت ئەو جۆرە درۆزنەش مەسەلەن جێگەی نەکراوەتەوە جا دواتر وردیەکەینەوە دکتۆر شێرکۆ مەسەلەی دەستورەکە ڕاستیەکەی هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی چارەسەرێکی مەسەلەن یاسایی دیاریکراوە بۆ پێکاتەیەکی وەکو کورد کە چەندین ساڵە هیچ مافێکی پێنەدراوە لە سووریا گفتوگوی لەبارەوە کەین نەچمە لای کاک جەلیل ئازادی خواز کاک جەلیل دووبارە سڵاوت لێبێ هیوادارم باش بی پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە ئێمە ساڵانی ڕابردوو کادی شۆڕشەکرایەوە لە سووریا شۆڕژە خەمە دوو قەوسەوە بە دڵنیاییەوە لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی بێزەکانی بەناو ئۆپۆسیۆن بوون بە تایبەت بۆ نمونە لە ئیدلب و لە ڕۆژاوای کوردستانیش بوو ئێستا یادی شۆڕشەکە کرێتەوە لە دیمەشق کرێتەوە بەڵام لە هەندێک ناوچەی دیکە ڕاستیەکەی بە نیگەرانیەوە لە پرۆسە سیاسیە تازەکە ڕوانرێ لە ڕۆژاوای کوردستان دوو ڕۆژە خۆپیشاندانە وێنەکە چی تێدا گۆڕاوە ئەگەر وابێ سڵاو کاگرنج خۆشحاڵ بوون جاری کەمل جەنابتم دیتەوە ڕێزمێ بوو کاک شێرکۆ خۆشحاڵ بوون کاویش لێرەیە بەڕاستی لە ڕاستیە دەتوانم بڵێم لە دیمەشق یا لەو ناوچانەی کە ئێستا با بڵێن حیزبەکە یا تاقمەکەی جۆلانی بەسەری دازاڵن کەسانی کە پایەکانی شۆڕش بوون کەسانی کە پایەکانی ڕاپەڕینی دژ بە ئەسەد بوون خراونەتە دەرەوەی ئەو بازنەیە لە ڕاستیدا هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی میدیایەوە ئێمە ئەگەر سرنجە بدەین سەرەتای دەستپێکردنی ڕاپەڕین دژ بە دەسەڵاتی ئەسەد لە کۆمەلگای مەدەنی سووریەوە بوو کۆمەلگای مەدەنی سووریا کۆمەلگایەک بوو کە لانیکەمەکەی هەڵگری کۆمەڵە تایبەتمەندی بوو ئێمە دەتوانین بەو تایبەتمەندیانەی
ئاماژە بکەین لانی کەمەکەی سکۆلار بوو کراوە بوو مەیلێکی بە دیموکراسی هەبوو و مەیلێکی بە فرەڕەنگیش هەبوو ئەوەی ئێستا ئەمە دەیبینین لە سووریا یا لە دیمەشق با بڵین بە تایبەتی سوورای هەموو پێوە نەگلێنین چون شوێنەکانی کرد جیاوازن ئەم مەیلە نەک نییە بەڵکو هەوڵە درێ ئەم مەیلە بسرێتەوانێ ینی پاکرێتەوانێ هەنگاوی زۆر هەڵگیراوە بە ئەوی ئەمە لەو ڕاستیە تێبگەین کام سوڵتەی ئێستا هەیەی هەشەدا بەبیری ئەوە نییە لە ڕاستیدا و نەریتە کۆنی کە نەریتی دیکتاتۆری تەگڕەهەندی یەکگوتاری یەکنەتەوەی بووە بسرێتەوە بەڵکو بە پێچەوانە و خەریکە زۆر میکانیزم و ڕێگەزی دیکەی پێزیاد دەکاکان میکانیزم و ڕێگەزانە لە ڕاستیدا دەبینە باعثی تۆکمەترکردنی ئەو نەریتە دیکتاتۆریە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە کە سنج دەدەین بە تایبەتی کاتێک کە یاسای بنەڕەتی دەخوێنینەوە ینی ئەو ڕەشنووسەی کە ئێستا بڵاو بۆتەوە بەردەستە کە سەیری ئەو دەکەین جۆرێک داخورپان بۆ ئینسان دروست دەبێت من بۆ خۆم کە ڕەشنووسەکەی دەستورم خوێندەوە لە ڕاستیا کەوتمەوە بیری خومینی دەق کەوتمەوە بیری ئەو چون ئێمە ئەزمموی ئەومانەیە و دەزانین کە ئەوان چۆن هاتن و چۆن قانونی ئەساسیان دروست کرد و چۆن هەڵس و کەوتیان لەگەڵ ئازادی سیاسی و چەپ و بێسڵا هێزەکانی نەتەوەکانی داخلی داگیرکراوی ئێران کرد هەموو ئەوانەمان لەبیرە وەختێک کە ئەوەشم دی من ڕاستەوخۆ گەڕامەوە بۆیە دەمەیە بڵێ مەگەر زۆر درێژی نەکەمەوانێ ئەوەی کە ئێستا لە سووریا دەیبینین چەند بەریانە یەک بەریان نییە بەریانێکی دەسڵاتدارە کە جۆلانی سەرپاسی دەکات بنەمای فکری و هزر و تیۆری و معریفەی سیاسیان تقریبا دیاری کراوە و دەیناسین شتێکی بێگانە نییە بۆ ئێمە بەریانێکی تری کووردە کە نازانم لە ڕووی ئیدئۆلۆژی و فکری و معریفەی سیاسی و هەڵسو کەوتی کۆمەڵایەتی و کەلتوریەوە بە هیچ جۆریان دووبەریانی یەک ناگرنەوە بەڕاستی ئەگەر زەرورەت هایەکی سیاسی هەبێ ئەگەر زەرورەت هایەکی نەتەوەی و نیشتیمانی هەبێ بابەتەکە دەکرێت قسەی لێ بکرێتەوە فەرق دەکات بەڵام بەبێ ئەو زەرورەتانە ئەمانە هیچ ناگرنەوە دروزیەکان دەبینین کە هەر ئێستا ڕاستەوخۆ لە مێژە وەشتێکی تازە نیە پەنایان بۆ ئیسرائیل بردووە هاواریان بۆ بردووە قسەی لەگەڵ دەکەن داوای یارمەتی دەکەن ئەو دەنگە ئازێت دەکەن نازانم دەنگی چیە بەرەو لای ئەوان چوون عەلەویەکانیش کە دەبینین سەرەتای دەسڵاتەکەی جۆلانی بە پاکتاو دەسی پێکرد یعنی ئەوە پاک نابێتەوە بەوەی تۆ بڕیار بدەیت دوو نەفەر بگری و بڵا بڵێ ئەم دوو نەفەرە بوون بەهۆی ئەوەی کە کۆمەڵکوژی لە منتەقەی لازقیە و لە تەرتوس و لەم شوێنانە ڕوو بدە ئەمە لە ڕاستیە گاڵتەکردن بە ئەفکاری عمومیە گاڵتەکردن بە ڕایگەشتیە خۆ دوورخستنەوەی لە مەسئولیەت و پەنابردنە بۆ کۆمەڵە تەشەبوساتی مسحک بەڕاستی ئەم تەشەبوتانی یەکجار مسحکن هێزی چەکدار کە دەوڵەتێک یا با بڵین نیمچە دەوڵەتێک چون بەڕاستی دەوڵەت لە سووریا نیە ئەوەی ئێستا لە سووریا هەیە کۆمەڵی میلیشیای چەکدارن کە هێزیان بەدەستەوە گرتووە بە ئارزوی خۆشیان حرەکەت دەکەن هەتا جۆلانی نەیتوانی و هێزەکانی خۆشی یەک بخایانی ئەو هێزانی کە چەکیان پێوە باسی وەفاداری خۆیان کرد و بڕیار بۆ چەکدا بنێن نەچەکیان داناوە نەچەکیش دەدەن بەدەستەوە بە وزویە بەڕاستی هەر بۆ پێکهاتەی خۆیان چ لە ڕووی معریفەوە چ لە ڕووی سەربازیەوە کار دەکەن ئەمە بەس دەبینین سووریا بەرحەوڵە جیاواز حرەکەت دەکات مرکز بۆ خۆی بە ئاراستەیەکدا دەڕۆ خەڵکان یا گەلانی پەراوێز بە ئاراستەیەکی تردا دەڕۆن من پێم خۆش نییە و کەلیمە بەکاربێنم لە ڕووی معریفەت ناسیەوە یەکجار غەڵەتە کە بڵی کەمایەسی یا پێکهاتە تێگەی ئەوانش بە ئاراستەیەکی تردا دەڕۆن لەبەرەوە دەبینین ئابەم شێوەیە بچێتە پێشەوە بێگومان بەریەکەوتن دروست دەبێت و بەریەکەوتنەکە ئەوە نییە کە بە ئاسانی چارەسەر بکرێت خەڵکی سووریا ماندوون بێتاقەتن ئابوووریەکەی هەڵوەشاوەتەوە زیان و زۆرێکی لێکەوتووە لە ڕووی منتەقەی و جیهانیەوە هیچ پەسەندێتێکی نییە و ئەگەر بەریەکەوتنەکەش بڵاو بێتەوە پێم وایە کاک جەلیل دێمە سەر ئەگەر دەرفەتە و بە دڵنیاییەوە ئیتر لە داهاتوواچی چاوەڕێی سووریاکە بەڵام ڕاستیەکەی هەر لە زەمەنی ئۆپۆزیسیۆنیشە ئەو کاتەی کورد خەریکی پرۆژەیەکی دیاریکراو بوو بەشێک لە کوردەکانی دیکەش لە نێو ئۆپۆزیسیۆنی سووریایە خەریکی پرۆژەیەکی دیاریکراو بوون لە ئیدلیب حکوومەتێکی دیاریکراوی ئیسلامی هەبوو هەموو ئەمانە ئاماژە نەبوون بۆ ئەوەی کە ڕاستیەکەی پرۆژەیەکی جددی بەرامبەر بە ڕژێمەکەی ئەسەدبوونی نییە پرۆژەیەک کە یەک تێگەیشتنی دیاریکرا سەرباری جیاوازیەکان بە دڵنیاییەوە لە خانڵە بنەڕەتیەکانە بۆ حکوومەتێکی دادپەروەر و دیموکراسی و هەموو ئەوانەی دیکە کاکرا مەسەلەن ببن بە پرۆژەی شۆڕش وجودی نەبوو لە ناو ئەم هێزانەیە ینی ئەمە تەحسیل حاصل نییە ئەوەی ئێستای بینین خوێندنەوەیکی بەجێ بەڕاستی و پرسیارەکەش پرسیارێکی بەجێ لە ڕاستیدا ئەگەر زیادە ڕەویم نەکرد بێت دەمەوێت بڵێم لەسەر چەند ئاسدا
بەرنامە نەبووە بۆ دروستبوونی دەوڵەتێکی دیموکراتیک لە سووریەدا یا لانی کەم بەرنامە نەبووە بۆ دروستبوونی دەوڵەتێکی وەڵامدارەوە و بەرپرس لە بەرامبەر خەڵکەکەدا و دەوڵەتێکی مەدەنی بە مەفهومە مەدەنیەکەی خۆی ئەو سێ ئاستە چین ئاستی یەکەمی لە ڕاستیات تورکیا هەم بەردەوام هەوڵی ئەوەی داوە لە سووریای داهاتوودا ئەگەر هێزێک دێتە پێشەوە ئەم هێزە لە چوارچێوەی معریفە و ئیدئۆلۆژی ئیخوانیدا حرەکەت بکاوە هێزێکی ئیسلامی بێ و ئەوان بتوانن دوورونزی کنترۆڵی بکەن ئەمە ئاستێکی بووە ئاستی دومی کە هەوڵێکی زۆر جددی بووە ینی پێکاتێکی کوردی دروست بووە کە ئێستا پێی دەڵێن خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان هەرچەند خۆیان مەمنوعیان کردو بڵێن ڕۆژئاوای کوردستان بڵێن باکووری ڕۆژهەڵاتی سووریە بەداخەوە تێگەی ئەمە بەرحاڵ هەوڵێک بووە و هەوڵەکەش باش بووە جێکەوتوو بووە سەرکەوتوو بووە تا ئێستا کە قسەی لێ دەکەین تا پێش ئەو پەیمانە بەڕاستی کەمەوە جملەکەم تا پێش ئەو پەیمانە سەرکەوتوو بووە بەڕاستی بەڵام ئەویش پرۆژەی نەبووە کۆمەڵێ شتمان پێ دەڵێ یەک هەوڵی نەداوە لە ناوخۆدا یەکدەنگی دروستکە یەکدەنگی نە بە معنایەوەی هەموو وەک بیرکەنەوە پرۆژەیەکی هاوبەشی سیاسی بۆ کورد نەبووە ئەم پرۆژە هاوبەشە سیاسیە دەیتوانی هەموو کورد لەسەری متفق بێ و هەموو کورد لەسەری بڕیار بدا خۆگەردانیە خودمختاریە ئۆتۆنۆمیە فیدراالیە یا هەر سیخەیەکی ترکە پێیان باشەوە ئەمە نەبووە دوو پرۆژەیەکیشی نەبووە بۆ ئەوەی کە باس لە برایەتی گەلان دەکرێت بەڵام پرۆژەیەک نەبوو بۆ ئەوەی لە ڕاستیدا دروزیەکان و عەلەویەکان و سکۆلارەکانی سووریا کۆ بکرێنەوە لە چوارچێوەی پرۆژەیەکی سیاسی هاوبەشدا بۆ داهاتووی سووریا ئەمانە هەموو پێمان دەڵێن نان بەڕاستی دووربینیکی وانە بوو بۆ ئەوەی من مازانم هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی زۆر کەس باوەڕی وابوو زۆریش سیر نەبوو کە ئەسەد ناڕوخێ کە ئەسەد کۆتایی پێنایە چون ئەسەد ناڕوخێ و ئەسەد کۆتایی پێنایە ئەم جۆرە بیرکردنەوەش لەلایەن نەبوو بەڕاستی و خۆسەری با بڵێن خۆسەری بەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستانیش لەگەڵ ئەسەد تەقریبەن لە دۆخێکا بوو نەئاشتی بوو نەشەڕ بوو و هەر خودی ئەم نەئاشتی نەشەڕە نیشانی لەوە بوو کە بە هیوای ئەوە بوون لەگەڵ ئەسەد بگەنە ئەنجامێ نەک ئەوان تێکرا پێیان وابوو ئەسەد ناڕوخێ لەبەرەوە هۆکاری زۆرن هۆکاری اقلیمیشەیە کە بعدا نەتوانین قسەی لێ بکەین دواتر قسەی لە سەرەکەین دکتۆر شێرکۆ ئێمە کورد مەطلەبە لە لامان ڕاستیەکەی و بەردەوام ئەکرێ بە ڕەهەندە کوردی و کوردستانیەکە ڕاستیەکەی لە پرسی سووریا بڕوانین ئەم ڕێککەوتنەی بەم دواییانە لە نێوان بەڕێز جەنەڕاڵ عەبدی لەگەڵ ئەحمەد شەرع جۆلانی ڕێککەوتن با بڵێن واژۆکرا ناکرێت وەکو سەرەتایەکی گونجاو سیر بکرێ بۆ بەڵێن کارکردن لەگەڵ دیمەشقێکا کە هێشتان ڕاستیەکەی لەبارەی زۆر پرسەوە ئەکرێ وەکو کاک جەلیل ئازادی خواست ئاماژەی پێیا ئێمە دوو بیرکردنەوەی تاو جیاواز بین بەڵام ئەم ڕێککەوتنە وەکو جۆرێک لە سەرەتای تێگەشتێکی دیاریکراوی کاری پێکەوەی لە واقعێکی دیاری کراوە سەیری بکەین سەرە کێشێ بۆ ئەوە بەڵا کاک ڕەنج من سەرەتا ڕێز و سپاس و پێزانینم بۆ کاک جەلیلەیە لە ڕاستیدا من وای نابینم چونکە ئەم دەستورە ڕاگوزەرەی کە دوو ڕۆژ پاش پێکاتنەکە یا ڕێکەوتنەکە لە نێوان هەسەدە و دەوڵەتی دیمەشق ئیمزاکرا من پێم وایە ئەمەی دووەم ینی دەستورەکە ئەوەی یەکەمی سفر کردەوە بە مانای چی بە مانای ئەوەی کە هیچ شتێک لەو شتانەی کە لە ڕێکەوتنەکە هاتوون جێگیر نەکراون لە ناو دەستورەکە یانی بەندێک لە بەندەکانی ڕێکەوتنامەکە ئەوە بوو کە مافەکانی کورد لە نێو دەستورە جێگیر بکرێت دیارە لەوانەیە حکوومەتی سووریا بڵێ ئەمە دەستورێکی ڕاگوزەرە بەڵام ئەگەر نیازی پاچی هەبوایە دەبایە پێشتر لەم دەستورە ڕاگوزەرە بۆ سەرنجڕاکێشانی کورد مافەکانی بە زیاتریشەوە جێگەی بکرێتەوە لەوەی کە لە دەستورە هەمیشەیەەکە لە دوا ڕۆژدا جێگەی دەکرێت چونکە ئێمە دەزانین هاوچێشەکانی پەیوەندیەکان هاوچێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوچێشەکان بەگشتی لە دەوڵەتی سووریا لە دەوڵەتەکانی دیکەش هاوچێشە هێزن ینی من دەوڵەتی سووریا ئێستا دەبینم یان حکوومەتی سووریا بە شێوەیەک دەبینم کە زۆر بێهێسترە تەنانەت لە هەسەدەش لەو کاتەشدا کە لە هەسەدە بێهێسترە لە کورد بێهێسترە ئامادە نییە جێگەی ماف و بوون و زمانی کوردی بکاتەوە پاش 5 ساڵی دیکە کە قەرارە دەستوری هەمیشەیەەکە بنووسێتەوە چێ زەمانەتی ئەوە دەکاتن کە دوایەوەی کە دەوڵەت خۆی دامەزراند و خۆی بەهێز کرد و خۆی پرچە کرد و خۆی سەقامگیر کرد دێتن جێگەی مافەکانی کورد دەکاتەوە لە پاڵەوەش دەکات کە ڕەنجوەڵای ئێمە نابێ ئەو شتە بەسەرماندا تێپەڕ بێکە تەنانەت ئەسڵان لە ڕێکەوتنەکەشدا من
سەرنجێکی زۆر توندم هەیە لەسەرەوەی کە کورد لەوێدا وەک کۆمەڵگە ناوی هاتووە. کۆمەڵگە ینی چی؟ من تێناگەم کۆمەڵگە، ئێمە یا دەبێت یا گەلین یان نەتەوەین یان شعبین یان نەیشنی نازانم، ینی کورد بۆچی دەبێت خۆی بک بە کۆمەڵگە. لەوێدا من ئەگەر بە کۆمەڵگە ناوت بێ بەڕاستی تۆ خۆ کەمکردنەوەی خۆ بە کەمزانینە، تۆ خاوەنی هێزێکی کە 100,000 چەکدار تێ خۆت بە کۆمەڵگەیەکی بچووکی سووریا هەژمار بکەیت. ئەمە بەڕاستی جێگەی سەرنجە. ینی دوجاریش کە قرار بوو کە هێزەکانی سووریای دیموکرات بە شێوەیەک لە شێوەکان لە ناو هێزی سوپای سووریا جێگەیان بکرێتەوە، بەڵام لە دەستورەکە هیچ ئاماژەیەک بەوە نەکراوە. دەستورەکە بەڕاستی ینی سەیر و سەمەرەیە، ینی من ینی چەندی تەماشا دەکەم و بیری لێ دەکەم. ڕۆژ یەکەم کە خوێنمەوە بەڕاستی پێم سیر بوو کە لە سەدەی 21دا کەسێکە بێ یا کەسانێک هەبن بێن بیر بکەنەوە لە نووسینی دەستورێکی ئاوا دژە دیموکرات دژە، ینی بەڕاستی وە کاکزەلی ئاماژەی پێکرد. ئەم دەستورە کێشەکەی هەر ئەوە نییە کە دان بە پێکهاتەکان یان دان بە کۆمەڵگەکان یا دان بە نەتەوەکان یا دا بە دینەکانی دیکە نانێتن، ئەسڵەن دان بە دیموکراسی نانێ. ینی بۆ خەڵکی سووریا ئەلمانی بێت تەنانەت موسڵمانیش بێ مەسەرەن، دەبێت سەرۆکۆمار دەبێت موسڵمان بێ. ئەی باشە سەرۆکۆمارێکە دەڵێت تۆ موسڵمان بێ، ئەی بنەماکانی مواتەنە یانی چی؟ دەڵێت دەبێت ئێمە مامەڵە لەگەڵ هەموو کەسێک دەکەین لەسەر ئەساسی مواتەنە، بەڵام ناوی لە دەوڵەتەکەی ناوە کۆماری عەرەبی سووری. ینی ئەو لە کاتێکدا کە بەخۆی ڕەوا دەبینێ کە دەوڵەتەکەی لەسەر ناوی دەوڵەتەکەی لەسەر بنەمایەکی ڕەگەزی ئیثنی عرقی ناو بنێ و دابمەزرێنێتن، بەڵام ڕێگە بەوە نادا لە دەستورەکە داهاتووە، قسەی من نیە، ڕێگە بەوە نادا کە کورد هێزێک بۆ خۆی دابمەزرێنێ کە پاشگرەکەی کوردستان بێ یا پاشگرەکەی کورد بێ. ینی بۆ نمونە ئێستا ناویچە هێزەکانی کە لە ناو هەسەدان پەیەدە و ئەوانە بەڕاستی پاشگری کورد یا کوردستانیان نییە، بەڵام ئەنەکەسا هەر هیچیان قبول نین، هەر هەمویان ڕەت کراونەتەوە، چونکە هەمویان پاشگرەکەیان یا کووردە یا کوردستانە، لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئەمانە قبول ناکرێن. جا ئەوەی کە باس لەوەش بکەین بەڕاستی خۆی ئەمە زۆر چاوەڕوان ئەوە نەبوو کە بڵێ ئێمە شۆک بووین بەوە، شۆک بووین بەوەی کە لە سەدەی 21 ئەم جۆرە ئەوە بنووسێتەوە، بەڵام شۆک نەبووین بەوەی کە کەسێکی وەک جۆلانی بێ دەستور بنووسێتەوە دەستورێکی جوانتر. دکتۆر یەک پرس گرنگە لەو نێوەندەیە با هەر بە تێگەیشتنەکەی دیمەشق خۆیشی ڕاستیەکەی هەندێک جار بیان و بۆ هەنگاوەکانی هێنێتەوە ئەڵێ ئەمری واقعەکە سەپاندوێتی ئەمانەوێ شتەکان ڕێک بکەینەوە دۆخەکە ئاوایە، بەڵام بەڕاستی چی وەکو خۆی ڕۆیشت لە دیمەشق؟ بۆ نمونە ویستی هێز یەک بخاتەوە ئەوانەی خۆی نەبێ هیچی دیکە کەسی دیکە نەچوە ژێرباری، پرسەکانی دیکەش هەرچیەک هەنگاو ئەنێ خۆی نەبێ ئەوانە نەبن کە لەگەڵیان کەسی تردانی پیانانێ بە دەستورەکەی شێوە. بەڕاستی ئاماژەشمان پێیا کە هێشتان ئەو دەوڵەتەی ئەو با بڵین ئەگەر بگونجێ ناوی بنێم دەوڵەت ئەو هێزەی کە لە قامیشلۆ هەیە بەهێزترە لەوەی کە لە دیمەشق هەیە، توانایی مانۆڕی ئەوان زیاترە وەک لە دیمەشق. ئێگەر وابێ بەڕاستی دەستورەکەش هەر لە دیمەشقە خوا، ینی لە شوێنی دیکە ئەگەر وابێ ناخوا هەر ئاوا ناکات. نەوەڵە من وای نابینم کاک ڕەنج لە ڕاستیدا دەوڵەت دوجار دەوڵەتە، ینی دەوڵەت دەتوانێت خۆی بسەپێنێ، دەتوانێت باڵ بچێشێ، دەتوانێت دەسەڵاتەکانی فراوانتر بکە، قەڵەمڕەویەکانی زیاتر بکە. ئەمە زۆر ترسناکە. ینی هاوکێشەکانی هێز ئەمڕۆکە ئێمە باس لەو ئەمڕۆکە لەم لەحزەیە دەکەین کە لارە بەلای کووردا، بەڵام ئەمە بەو شێوەیە نامێنێتەوە، چونکە دەوڵەتێکی دیکەی زلهێز لە ناوچەکە تەواوی توانەکانی خۆی تەرخان کردووە بۆ پرچەکردنی، بۆ پڕهێزکردنی، بۆ مانەوە، بۆ سەقامگیرکردنی ئەم هێزە لە کاتێکدا کە ئەمە هەر لە قسەکانی جەنابەت بخۆت بازم لە سەرەتادا ئاماژەت پێکرد کە ئەگەرەکانی ئەوەی هەیە کە جێگری سەرۆکی ئەمریکا گوتێتی لەوانەیە ئەمە لە سووریا بکشینەوە، ئەگەر ئەمریکا لە سووریا بکشێتەوە لە ناوچە کوردەکان بکشێتەوە، ئەمە تەرازوی هێرس بە تەواوی دەگۆڕێ بەڕاستی. لەبەرەوە تۆ ئەگەر دانپێنانێکی یاسایی دەستوریت نەبێ بەڕاستی زۆر سەختە کە لەم ڕۆکەدا قبولی ئەوە بکەیت. ینی بۆیە بۆ کورد زۆر گرنگە کە ئەمڕۆکە
بە تەواوی هێز بێتە مەیدانەکە و نەهێڵێ ئەم دەستورە جاوەڵا دواتر دکتۆر شێرکۆ وردیەکەینەوە ڕاستیەکەی تا چەند ئەم مەسلەی دەستورە بە دیاریکراوی بۆ دیمەشق بۆ ئەحمەد شەر ئەچێتە سەر هەم ڕەهەندە ناوخۆیەکە و هەم نێودەوڵەتیەکەش باسەکەین بەڵام کاک جەلیل ئازادی خواز بۆ لەمە دوا مامەڵەی دیمەشق جۆلانی بە گوێرەی ئەو ڕێکەوتنا بێ کە لەگەڵ هەسەدەیە کردوێتی یان نەخێر بە گوێرەی دەستورە بێکە کە خۆی نووسیوێتیەوە جا بەڕاستی ئەگەر بێوێ بە گوێرەی دەستور مامەڵە بکە قودرەتی ئەوەی هەیە بۆی بچێتە سەر کاکڕند پێم وایە کاکشێرکۆ ئاماژەی بە یەک دوشتی جددەن زۆر گرنگدا من لێرەوە دەست پێەکەم بە پرسیارەکەی جەنابەت ڕێکەوتنی عەبدی و جۆلانی لەلایەن کوردەوە لە پێناوی ئەوەدا بوو کورد بچێتە ناو یاسای سووریەوە وەکو یەکەیەکی دیاریکراوی ئەو وڵاتە لە پێناوی دەستەبەرکردنی مافە سیاسیەکانی خۆیاندا هەرچەند دقەکە وا ناڵێ دقەکە زۆر لاوازە با دقەکە بوەستێ دوای لەسەر دقەکە قسە دەکەین بەڵام ئەم قانونەی ئەساسیە ئەوەی ڕەت کردەوە ینی لە هیچ شوێنێکی من دوو جارم خوێندوەتەوە ڕاستی بۆی باش لێ تێ بگەم لە هیچ شوێنێکی ئەم یاسایەدا باسێک لە کورد نییە مطلقاً نەک تەنیا لە کورد نییە باس لە کۆمەلگای مەدەنینێ لە شوێنێکە بۆ ژنان چ دەڵێ تێڕوانی نەسیر بکە دەڵێ ئێمە ژنان دەپارێزین وەکوەوەی منداڵێکی بێسەرپەرستی داماوی کەساس لە گۆشەیەکدا کەوتبێ و تۆ لوتفی پێ بکەیت و بیپارێزی ئەمە هەموو ئەو مافانەیە کە بە ژنانی دەدا لە کاتێکە کۆڵەکەی سەرەکی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵە ئاوای کوردستان ژنانن ئەمە جیاوازیەکی ماهەویە وەک دەڵێن ببوورە بە کوردی نازانم بە ماهەویەکی چ دەڵێن ئێستا بەڕاستی ئەم جیاوازیەکی فەلسەفیە بنەماییە تۆ ناتوانین لەسەر ئەم ئەساسە بوەستی بۆیە لەبەرەوە با بە سەراحەت بڵین کورد هەوڵی ئەوەی بوو لە پرۆسەیەکی قانونیدا بەژوار بگرێ بەڵام ئەم دەستورە لە پرۆسە قانونیەکە خستێ دەرەوە بە تەواوی خستێ دەرەوە و ئەوجا خودی ئەو دقە زۆر خەتەرناکە ئەو دقە من ئاماژە بەوە ناکەم کە کاکشێرکۆوتی کوردۆک و کوردیش کۆمیونیتی باز دەکا دیارە ئەمە تێڕوانینی سووریەیە لە مێژ تێڕوانینی تورکیە لە مێژ حتا تێڕوانینی پێکاکا خۆیەتی حەو ڕۆژ لەگەڵ سەرۆک ئاپۆلۆ کتێبەدا لە لاپەڕینەوە و سێدا زۆر بە ڕاشکاوی دەڵێ کوردی سووریا کۆچەرن زۆر بە ڕاشکاوی ئەوە دەڵێ ئەوە شتێک نییە ئێمە دروستی بکەین لەبەرەوە ئەم پەیماننامەیش کە ئیمزا کراوە بەبێ ئەوەی هوشیارێکی سیاسی لە پشتەوە بێ ڕێک بە شوێن ئەوە داچووە بەڵام من ئاماژە بە شتێکی تر دەکەم لێرەدا لەم دقەدا دەڵێ کورد پارێزگاری لە یەکێتی خاکی سووریا دەکا دژی هەر ترسیەکە هەر مەترسیەکە ڕوو بە سووریا بێت ئێ باشە سبەینێ لەگەڵ ئیسرائیل شەڕی دەبێت سبەینێ لەگەڵ دروزی شەڕی دەبێت سبەینێ لەگەڵ عەلەوی شەڕی دەبێت ماف بە هیچ کەس نادا تۆ ئەم ئیلتیزامە قانونی چییە دروست کردووە بۆ خۆت ئەم ئەرکە چییە ناوتەتە سەر خۆت کە تۆ بڕۆی دیفاع لە سووریا بکەیت ئەخ بۆ بیکەی لە پێناوی چیدا بیکەی تۆ سەرەتا برایەتیت ساپت کە بعدەن داوای بەشکە تێگەی تۆ هێشتا نەچوویتە ناو قانونەوە هێشتا کاک جەلیل وەڵای پرسێک گرنگە لێرەیە باشت ڕوون کردەوە بەڵام وەکو واقع پێم بڵێ ئێستا کورد لە ڕووی داخوازیەوە لە ڕووی ویستەوە لە ڕووی تێگەیشتن بۆ داهاتووی سووریا بەڕاستی لەگەڵ دروزەکانە نزیکتریان لەگەڵ دیمەشقا سەرباری ئەوەی ڕێکەوتنەکەی لەگەڵ دیمەشقایە من لەم شەوانەی ڕابردووە ڕاستیەکەی نوێنەری مەسەدەم لەگەڵا بوو لە هەرێمی کوردستان کاک هۆشنگ دەروێژ وتی کاکە بەشێکی زۆری ئەم ڕێکەوتن لەبەر ئەوە بۆ کوشتاری عەلەویەکان بوەستێنرێ من پێم وایە ئەو ڕێککەوتنە ڕێک لە لەحزەیە کاکرا کە کۆمەکی جەولانی کرد هەر ئەو ڕۆژە بۆ بەیانەکەی رووسیا و ئەمریکا داوای کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان و هەروەها لیژنەی ئاسایشی جیهانیان کردبوو لەسەر جۆلانی و لەسەر ڕەشەکوژیە کە لەوێ کردبووی لە هەر ڕۆژێکا و تەوقیع بکرایە دەبایە لەو ڕۆژدا نەکرایە بەڕاستی یەکێتی ئەوروپا بۆچی ڕۆشتنی جۆلانی بۆ ئەوروپا هەڵوەشانەوە ڕێگەی نەدا بڕوات ئەوە دێمە ڕێگەی نەدا لەبەر ئەو کارەساتە و جۆرەکانی ئەو هەڵسو کەوتەیە ڕێگەی نەداوە بڕوا برای بەڕێزم بۆیە من پێم وانییە نا ئەگەر بەڕاستی وابوو خۆ کورد با یەکشت بڵێم کاکشێرکۆ زۆر بەڕاستی وتی ئێستا قسەی ئێستا دەکەین کورد لە سووریەدا بەهێزترین هێزی سەربازی سیاسی کۆمەڵایەتی وە نێونەتەوەی هەیە بۆ ئەو قسەیە دەکەم بۆەوەی لە ڕووی سەربازیەوە نزیک لە زیاتر لە 100,000 چەکداری هەیە ئەم 100,000 چەکدارە پڕچە کراوە بە چەکی ڕۆژئاوا و ئەمریکا ڕاهێنراوە و تۆکمە کراوە لە شەڕی
جۆرا و جۆردا لە هەموو ئەوروپا پشتیوانی دەکرێت ینی دەنگێکی زۆر دلێر هەیە بۆ پشتیوانی کورد و زۆر بە ئاشکرا ئێمە دەبینین هەتا ئیسرائیل زۆر بە ئاشکرا پشتیوانی لێ دەکات وڵاتانی عەربی ناڵێن پشتیوانینی بەڵام تا ئێستا دژی نەبوون ئێمە زانیاریشمانەیە هەر وەک زانیاری نەک وەک تەحلیل ئێستا ئۆردۆن یەکێک لەو هێزانەیە کە دروزیەکان مسلح دەکات یەکێک لەو هێزانەیە کە پشتی دروزیەکان دەگرێت و تەنسیقی هەیە لەگەڵ وڵاتی تریش بەڕاستی کورد دەبێ ئەمانە هەموو بزانێ هاوڕێ من ینی بە باوەڕی من ڕێگەی دروستەوە بوو ئێمە لە دروزیەکان نزیک بینەوە لە عەلەویەکان نزیک بینەوە لە من بە نووسینیش نووسیمە بەڕاستی دوورکەوتوینەتەوە بەم ڕێککەوتنە تۆ پێم بڵێ تا ئێستا دوورین و هەڵوێستێکی گونجاویشمان نەبووە بەڵام ئێستا فرسەتێک هاتووەتە پێشەوە بۆ کورد و بۆ هەموو گەلانی داگیرکراوی سووریا کە بتوانن ئەو یەکێتیە دروست بکەن ئەم جارە با بە پێچەوانەوە بێت پەراوێز گوشاری بخاتە سەر چەق و چەق تەسلیمی پەراوێز بێ و ئەمە هەیە ئەگەر کورد ئەم قسێم زۆر پێخۆش بوو کاک جەلیل ئازادی خواز و ئەیکەم بە پرسیارێ بۆ دکتۆر شێرکۆ دکتۆر شەرع هەرچیەک بکا لە دیمەشق ڕاستیەکەی هێشتا نەتوانیوێتی قوڵایەکی استراتیژی لە ناوخۆی سووریایە بۆ خۆی دروست بکە لای پێکهاتەکانی دیکە و لای بەشێک لە سونەش نەڕاستیەکەی هەنگاوەکانیشی لە ڕووی بە ئاراستەی دەرەوەیە بەرامبەر بە بەشێک لە وڵاتانی خلیجی و عەرەبی هەرچەندە بۆ ئەوان هەندێک فێنکتر باشترە و بەرامبەر ئەوروپا و ئەمریکاش یعنی هیچ پشتیوانیەکی ئاوایی با بڵێن معنەوی بەهێز بۆ جۆلانی هێشتان دروست نەبووە ئەگەر ئەوروپا تۆزێک باوەشی بۆ کردبێتەوانەوە ڕاستیەکەی خەریکە و باوەشەش داخرێتەوە بە کۆبوونەوەکەی برۆکسلی شادیارە کە ئیتر بە شەرعیان وتووە مەیە بۆ کۆبوونەوەکە بەڕاستی ئەگەر ئاوا بڕوە هەم لە ناوخۆی ئاوا بێ هەم لە دەرەکیشە ئاوا بێ من بۆیە ئەڵێم بۆی ئەچێتە سەر کاگرانز من سەرەتا دەمێ بڵام کە هاوڕای زۆربەی ئەو قسانم کە کاکە جەلیل باسی کرد بەڵام لە درێژەی ئەوەشدا زۆر گرنگە بۆ ئێمە باسی ئەوە بکەین کە کورد هەنگاوی نەناوە تۆ دەڵی بۆی دەچێتە سەر یان بۆی ناچێتە سەر من پێم وایە لە دوجاردا بۆی دەچێتە سەر چونکە ئەو دەوڵەتە و ئەو دەوڵەتەش ینی ئەم دەوڵەتی ئێستا ئەم یانە حکوومەتی ئێستا کە بۆ یەکێک لەو بنەمایانەی کە دامەزراوە لەسەری پچڕاندنی هیلالی شیعیە ئەمەی کردووە لەبەرەوە لەوانەیە لە دوجار لە زۆر شتا لی خۆش بن لەوەی کە چونکە ئێمە دەزانین ئیسرائیل یەکێک لە شێشەهەرە گەورەکانی ئەوە بووە کە ململانەکانی بووە لەگەڵ حیزب الله لەگەڵ ئیسرائیلە لە شەڕدا بووە بەردەوام لە 1982 تا ئێستا چەندین جار ئیسرائیل لە حیزب اللهی داوە بەڵام ساڵێک دو ساڵی پێچووە بەهێز بۆتەوە هۆکاری ئەوەی کە بەهێز بۆتەوە بوونی دەوڵەتێکی عالەوی شیعی هاوپەیمانی ئێران بووە لە سووریا ئێستا ئەمە نەماوە لەبەرەوەی ئیسرائیل ئەوەی پێخۆشە دکتۆر ئەزانی ئێستا چی ماوە ئەزانی ئێستا چی هەیە ئەم قسێ بە تەواوەتی ڕاستە 100% وایە بەڵام گرفتەکە ئەوەیە ئێستا هەم وڵاتانی کەندا و بێجگە لە قەتەر لەگەڵ خودی ئیسرائیلیش لە هەژمونە تورکیەکە ترسن ناویان ناوە هەژمونێکی ئیخوانی و بەڕوونیش بە سووریەکانیان وتووە بە شەیبانیان وتووە زیری دەرەوە زیاد لە جارێک کە ڕاستیەکەی ئێمە ئێران و هیلالی شیعیمان قبول نەبوو بە هەمان شێوە تورکیاشمان قبول نییە کاگرانج زۆر سپاس دەکەم بۆ ئەو مداخلەیە چونکە من هەر دەمیز بێمەوە سەر ئەوە لێرەدا ئێستا پێگەی کورد چییە کورد دەوێت چی بکاتت بەڕاستی مەسەلەکە ئەوەیە کە من بە ڕای خۆم ئێستا کە کێشەکە ئەوەی لێ هاتووە کە ئایا چێ دەتوانێت پارسەنجی هێز لە سووریادا ڕابگرێ کە بە ئاقاری ئەوەدا نەبێتن کە تورکیا قازانج لەو گۆڕانکاریانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات چونکە ئیسرائیل خۆی بە خاوەنی دروستکەری ئەم گۆڕانکاریانە دەزانێت لەبەرەوە پێی ناخۆشە کە تورکیا قازانج لەوە بکاتن بەڵام چۆن دەتوانن پارسەنگ بەلای تورکیا دابڕە یا بەلای ئیسرائیل دابڕاتن ئەوە کورد ئەو پارسەنگە ڕدەگرێت ئەو تەرازوە ڕدەگرێت ئەگە کورد بەلای ئیسرائیل دابڕوە ئەوە ئەو سووریایی کە دروست دەبێتن سووریایەک دەبێت کە هەڕەشە نابێت لەسەر ئیسرائیل بەڵام ئەگەر کورد کە ئێستا وا پێدەچێت من بەڕاستی ئاماژەکان وا دەبینم ینی ئەم جۆرە لە نزیک بوونەوە لە دیمەشق و ئەم جۆرە لە ڕێکەوتنە لەگەڵ دیمەشق و پرۆسەی ئاشتی لە باکوور و ئەوانە هەمووی نیازەکەی تورکیا ئەوەیە کە کورد بۆ خۆی ڕابچێشێ من لە وەڵامی ئەو کەسانەی کە زۆر کەسەیە گومانیان لە هەوڵەکانی ئیسرائیل یان لە قسەکانی ئیسرائیل یان لە ڕەفتارەکانی ئیسرائیل هەیە من دەڵێم ئەگەر ئیسرائیل هەوڵەکانی
مەبەست لێی بەکارهێنانی کورد بێ وەک کارتێک بەڵام هەمیشە مەبەستەکانی تورکیا لە ناوبردنی کورد و ڕماندنی کورد و بێپێگەکردنی کووردە یعنی مەبەست لە تورکیا ئەوەیە کە هەم لە باکوور زەربەیەک لە کورد بۆشێنەوە هەم لە ڕۆژاواش زەربەیەک لە کورد بۆشێنێ لەم نێوەدا ینی ململانەیەکە ئێستا بەڕای من بە تەسەوری من شەڕە لەسەر کورد چیە کورد دەباتەوە ئەوەی کورد بباتەوە بە تەسەوری من نەکرد لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیە کورد باتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەباتەوە بۆ چونکە کورد ئێستاکە ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ناوچەکە بەڵام بەداخەوە ئێمەی کورد ئەو پێگەیەمان بەخۆمان نەدیوە نایبینین کە ئەوەیە مەسەلەن بۆ نمونەوەی کە لە ڕۆژاوا ڕوودەدا ئێستاکە هەوڵێکە بۆ بچووکردنەوەی هەسەدە بۆ بچووکردنەوەی ڕۆژاوا بە هەمان شێوە لە باشووریش ئەوەی کە دەیبینین ئەو دابەش بوونە و ئەو ململانەیە لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە یان ئەم نەبوونی تا ئێستا هێزێکی پێشمەرگەی تۆکمە و یەگرتو ئەمانە هەمووی پێگەی کورد لاواز دەکەن ئەبە لە کاتێکدا کە تەواوی وڵاتانی ڕۆژاوە 5 ساڵ لە 2014ەوە تا ئێستا دەبێتە بە 11 ساڵە لە هەوڵی ئەوەن کە کورد بکەن بە ژمارەیەکی گەورەی کە هەیە بەڵام من دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئێستا کە تۆ لە بینی ئیسرائیل و لە بینی تورکیا دەبێ یەکێکیان 2000 هەڵبژێریت بەڕاستی ئەم شەرمکردنە لە هەڵبژاردننی ئیسرائیلە بەڕاستی بە من هەڵەیەکی گەورەیە دروزەکان بە زەق بە ڕۆژی ڕووناک ئەوەی خۆیان هەڵبژاردووە و ئیسرائیل و ئوردنیان هەڵبژاردووە و ئەوە وەک زەلیل باسی کرد جاوەڵات دێمە سەری دکتۆر شێرکۆ ئەو مەسەلەی دروزەکانیش دێمە سەری ئەگەر دەرفەت ما بەڵام کاک جەلیل ئازادی خواست لەم چەند ڕۆژەی داهاتووە کۆنگرێگەکرێ لە ئەوروپا لە برۆکسل ئەوروپیەکان سەردانەکەی شەرعیان هەڵۆشاندوتەوە بۆ ئەوێ بەڵام ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئەو با بڵێن سووریا ئەڵێ ئێمە خۆمان هێشتان بڕیاری ئەوەمان نەیەوە بچینیان نا چونکە هەندێک تێبینیان لەسەر کۆنگرەکە هەیە پێیان وایە کە لە کۆنگرەکەیە با بڵێن هەندێک پرسی بە سیاسی کراوە ئەوەی خۆی ناوی ناوە بەسەر سووریایە ئەسەپێنرێ کە پێدەچێت زۆر بەدڵی دیمەشق نەبێ خێرە تا ماوەیەک لەمە و پێش لە فەڕەنسا هەرچیەگە وترا دیمەشق باوەشی بۆ کردەوە پێی خۆش بوو لە سعودیە هەرچیەک وترا بە هەمان شێوە لە عەقەبەی ئوردن بە هەمان شێوە ئێستا زۆر پێی خۆش نییە گوێ لە ئەوروپیەکان و گوێ لە وڵاتانی دیکە بگرێ ئەمە وەکو سەرەتایەکی پێچکردنەوە ببینین بە دەوری ویستە عەرەبی و ئەوروپیەکەیە بۆ سووریایەکی گشتگیری دیموکراسی کاگرند لە ڕاستیدا ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو نییە لەم هێزەی کە ئێستا لە سووریا هەوڵ دەدا بێ بە یەکەمێز و بێ بە دەوڵەت و بێ بە بەڕێخەری سووریا ئەمانە هەموو چاوەڕوان کراو بوون ینی من پێشتریش بە ڕاستی بە نووسین نووسیومە هەتا لە شوێنێکا دەڵێن بابە جۆلانیمان لێ مەکەن بە خومینی دەچوێن نێو مانگ و ئازادی بە حیزبی چەپ دەدا و ئامۆزای خوا بوو دوای هاتەوە ئەوەی لێ دەرچوو کە دیمان جۆلانیشمان لێ مەکەن بە ئەو ڕاوەستن با لێی تێبگەین لە ڕاستیدا بۆیە ئەرز دەکەم ئەمانە لە جۆلانی چاوەڕوان کراو بوو وەو کوشتێک میلاتەکەی سەعید سەحاف بۆ ئەوان جێماوە کەوتونەتە پرۆپاگاندە هەر لە ئێستاوە نەخێرنەوەڵا لە کۆبوونەوەی ئەوروپا یەکێتی ئەوروپا بەڕەسمی و بە بەفەرمی بە جۆلانیان وتووە کە نابێ ئامادە بێ بەڵام ڕێگایانداوە وەزیری دەرەوە بچێ وەزیری دەرەوە بچێ دیارە ئەمە بۆ ئەوە دەچێت کە لەوێ خەڵک تێڕوانینی هەیە بەرنامەی هەیە شتی هەیە بۆ سووریا چیان پێڵێن بەڕێی تۆ چیان پێڵێن کاک جەلیل من یەکشت بەبیر جەنابت دێنمەوە هەر لەم تەلەڤیزیۆنەی جەنابتانەوە لە خزمەت جەنابتە من ئەرزم کردی دووشت دەبێت زۆر گرنگ بێ یەک عەرەبستانی سعودی دوو یەکێتی ئەوروپا عەرەبستانی سعودی دۆلاری خۆی بۆ تورکیا خەرج ناکە سووریا پێویستی بە دۆلارە بە دوعا چاک نابێتەوە ئەمە خاڵی دووەم ئەو یەکێتی ئەوروپاژ نەگەمارۆکان بە ئاسانی نەدوو یۆرۆی خۆی بە ئاسانی بۆ جۆلانی خەرج ناکە کۆمەڵی پرێنسیبی هەیە وڵاتانی پێشکەوتی کاکە بەشێک لە شارستانێتی پێشکەوتی دنیاە ئەوروپا کاک جەلیل قەتەر و تورکیا بەس نین بۆ ئەمە پارەکە لە قەتەرەوە ئایدۆلۆژیاکەش ئایدۆلۆژیا خۆشەویستە ئیخوانیەکەش لە تورکیاوە بەس نییە نایگەێنێ پارەکەی قەتەر نایگەێنێ سووریا وەزعی لەوە خراپترە ئێمە سنج لە یەکشت بدەین کاک یەکشت عەزیزی کاک ڕەنج سنج بدەن ئیسرائیل لە هەر کوێ دەبابەیەک بدۆزێتەوە لی دەدا لە هەر کوێ ئەمبارێکی ئەسلحە بدۆزێتەوە لی دەدا
لە هەر کوێمەترسێکی سەربازی بکە لی دەدا. دکتۆر شێرکۆ ئاماژێکی جوانی فەرمووتی دەوڵەتێکی لە منتەقەکە زەبەلا هەدەوێ بیکا بە سپاو یارمەتی بدا مەبەستی تورکیا بوو و زۆریش ڕاست دەڵێ. خۆشحاڵم و دیدگانی دکتۆر دەبیستم بەڕاستی چونەوە مدەتە من بەڕاستی بڵێم زۆر ناواقعی تحلیل دەکرا لەسەر مەسەلەکە، بەڵام ئەو تحلیلە واقعیان بەڕاستی زۆر پێخۆشە. من بەسەراحەت ئەمە دەڵێم تا ئێستا ئەگەر تورکیا تانکێک بدا بە ئیسرائیل بە جۆلانی ئیسرائیل دوانی تەقێنێتەوە، دوانی دەتەقێنێتەوە. چون بە ئەوە بڵێن هەر قسەکەی کاکشێرکۆ بە جۆرێکی ترسی کار دەکەمەوە، ئەمڕۆ لە ناوچەکەدا کورد بڕیاردەرە لەسەر سەرکەوتنی پرۆژەی ئیسرائیل یا تورکیا. ئەوە کورد ئەو بڕیارە دەدا. اینجا کورد بڕیار بەرکام لایە ئەیە، یعنی واز لەوە بێنە ڕێککەوتنی لەگەڵ دیمەشقا کردووە و ئەشزانم یعنی هەندێک نیگەرانن لە ڕێککەوتنەکە، بەڵام لە چوارچێوەی سیاسەتی واقعی ریال پۆلیتیک کورد دوجار لەسەر چی ئەگیرسێتەوە ئەوی تۆ تێگەیشتبی؟ ئەوەی تا ئێستا دەیبینین کە من هیوادارم تر بوەستێ وەرەق وەرگەڕێتەوانێ بەرەو ئەو ئاراستەیە نەک فقط لە ڕۆژ ئاوای کوردستان، لە باشووری کوردستان، لە باکووری کوردستان، هەتا خەریکە ڕۆژهەڵاتی کوردستانی شتێوە دەگلێنێ کە هەر هەمووی باس لەم پرۆژەیە دەکات و باس لە پرۆژەی ئاشتی تورکیا دەکات و ئەمە پێمان دەڵێت تورکیا خۆی لە پشتی پرۆژەکەوەی ئەمڕۆ پەکەکە ڕاستیەکەی ڕاگەندراوی هەبوو لە ئەڵێ هیچ نەکراوە، ئەڵێ ئەوە 15 ڕۆژە هەم پەیامەکە هەیە هەم چەکمان هەم ئاگربەستمان با بڵێن ڕاگەیاندووە، بەڵام هیچمان نەبینیوە، ینی سەرەتایەکی گەڕانەوە هەست پێکرێ. بابا شتێکت ئەرز بکەم، ئیمپراتۆرێتێکی عەزیمی میدیایی تورکیا لە پشت ئەمەوەی ڕیکلامی بۆ دەکا بە هەموو جۆرێک، ینی دەستگا و دوکانی تورکیا ڕیکلام بۆ ئەمە دەکا زۆر بەداخەوە. من بەڕاستی مەخابن کە ئەم قسەیە دەکەم. باشوور باوەشی بۆ کردوتەوە بە هەندێ هۆ، ئێستا هۆکانی ئەوە نیە لێرە بڵێن لە شوێنێکی تردا دەڵێن کە ئەمە هەڵەیە سبەی نێو هەڵانە دامنگیری خۆیان دەبێت و زۆر خراپیش پێوە دەترێنەوانێ. ڕۆژ ئاواش کە دەزانین موقعیەتی چیە، بۆیە ئەوەی تا ئێستا دەبینین وایە، بەڵام ئێستا لەم دۆخەدا من پێم وایە ساتمەیەک دروست بووە. ئەم ساتمێ زۆر گەورەیە، یعنی تۆ دەسڕێتەوە لە ڕووی مەعریفی و لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی کەلتوریەوە. ئەویش قانونی ئەساسیەکە کە ئێستا بۆ 5 ساڵ واژۆکراوە، بیرمان نەچێ 5 ساڵ ئەوەی کە کاک دکتۆر شێرکۆ دەڵێ دێتە دی چی دەوڵەتێکی توی سووریایی تابندان مسەلح دەیەوێت ئەمە دروستکە. ئەو کات هەرکەس وتی ئەبوو موتی نەبوو دیارە چۆن تەعاملی لەگەڵ دەکا. بۆیە لە ئێستەوە دەبێت بەربەمە بگیرێ. بە باوەڕی من زۆر بە شەفافی دەڵێم ڕێگەی دروستی ئێمە هەڵبژاردننی دۆستایەتی لەگەڵ ئیسرائیل و ڕۆژئاوایە. ئێمە لە هەڵبژاردننی دۆستایەتی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی تورکیا و ئێران جگە زەرەر نەبێ هیچی تر ناکەوێت. کاک جەلیل ئازادی خواستخوا با دەرفەت بە دکتۆر شێرکۆش بم ئاگام لێی بوو سەریالەکان سەرلەقانن بە با بڵێن لەسەرەوە بۆ خوارەوە بە ئەرێ وەکو بڵێ قسەکانی بەدڵ بوو. دکتۆر کورد چ قەرارێکەیە؟ کورد ڕاستە لە چوارچێوەی واقعێکی دیاری کراوە دەست و پەنجە لەگەڵ دیمەشقا نەرمەکە ڕێکەوتنیشی لەگەڵەکە، بەڵام بەڕاستی دوجار کە دێتە سەر پرسی جددی ئەکرێ سیاسەتی ڕۆژاوای کوردستان بە چ ئاراستەیەکا بێ قسە با بڵێن نەرمونیانەکانی بینی ئیسرائیل و ڕۆژاوای کوردستانی ژانی هێشتان هەرماون، ئەوە نییە کۆتاییان پێات بێ. وەڵام من ئێمە زیاتر دەتوانین قسە لەسەرەوە بکەین کە وا چاکە کورد بە چ ئاراستەیەک مامەڵە بکە وەگەوەی کاک جەلیل گوتی پێم وایە دوو بەرە لە گۆڕێدا بەرەیەکیان بەرەیەکی ئیسلامی تورکی قەتەری، بەرەیەکیشیان بەرەیەکی ئەمریکی ئیسرائیلی عەرەبستانی سعودی ئیماراتی. ئەم بەرەیە کە وڵاتانی دیکەشی زۆربەی وڵاتانی ئەوروپاشیان لەگەڵدایە. لەم دوو بەرەیەدا تۆ دەبێت بەرەیەک هەڵبژێری. بەرەی ئیخوانی قەتەری تورکی من نازانم لەکوێدا لە چ مێژوویەکدا لە چ ساتێکدا بە قازانجی کورد هەڵوێستەیەک نقطەیەک قسەیەکیان کردووە. ئاخر قسەیەکی خێریش ناکەن نەک ڕەفتارێک یا کردەیەکی چاک. لەبەرەوە من پێم وایە لەم لەحزەیەدا تۆ دەبێ ڕاشکاوانە بەرەی خۆت هەڵبژێری. بەڵام زۆر بەداخەوە من ترسی ئەوم هەیە کە دیسان کورد ئەو هەڵەیە گەورەیە دەکاتن و بەرەو ئاخاری یەکێک لەو با بڵێن پایتەختەکانی ئەو وڵاتانە جا ئەنقەرە بێ
یا دیمەشق بێ یا تاران بێ یان بەغداد بێ هەمیشە ڕویان لەوێ بەڕاستی ینی ئەم جۆرە تۆ پێم بڵێت خوا دکتۆر یەکشتم پێ بڵێ مادەم کورد ئەو کارتە بەهێزەیە کە باستان کرد مادەم ئەو کورد ئەو کارتە بێزەیە کە باستان کرد بە تایبەت هەم بۆ سووریا هەم بەڕێزت وتت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش جا ئیسرائیل و ئەمریکا ئەگەر بە قسەی خۆش بێ بە ئامۆژگاری بێ یان بە هەڕەشە بێ کورد ئەهێنە ژێرباری چەترەکەی خۆیان یان نا بە کورتی سوپاس دەکەم خۆی لێرەدا زۆر بە کورتی من دەبێت ئاماژێ پێ بکەم لێرەدا ئیسرائیل دەبێت ئەم کارە بکە بەڕاستی چونکە ئەمریکا بەتایبەتی ئەمریکای ترامپ تۆزێک حەزی لەیەکە لە ڕۆژهەڵات بکشێتەوە لە سووریا دەربچێ ینی ئەو پرسە بەوەی پرسێکی گرنگ نییە بەڕاستی بەڵام من پێم وایە دەوڵەتی ئیسرائیلی ئێستا دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ ڕۆڵی لۆبینگ ڕۆڵی کارکردن بە ئاراستەی ئەوەی کە ئەمریکا نابێت پشت لە کورد بکاتن ئەمە زۆر گرنگە کە ئیسرائیل ئەم کارە بکاتن وا بکە کە ئەوە ئەمریکا پشتیوانی لە کورد دەکاتن چونکە ئیسرائیل بەتەنیا پشتیوانی لە کورد بکاتن بەڕاستی جێگەی مەترسیە چونکە هەموو دنیا موسڵمان و هەموو دنیای عەرەب دەبن بە دژی کورد بەڵام زۆر گرنگە کە ئیسرائیلەکان جووەکان چ لە ئیسرائیل چ لۆبیە گەورەکانیان لە پایتەختە گەورەکانی دنیاە کار لەسەرەوە بکەن کە هاوپەیمانێتی نێودەوڵەتی ڕۆژاوایی بۆ کورد مسۆگەر بکەن و لە ڕێگەی ئەوانەوە ئەو پێگەیە بە کورد بەهێزتر بکەن ئەگەر نا بە ئیسرائیل بەتەنیا کارەکە زەحمەت دەبێ و لەوانەیە چۆن بە ئینگلیزی پێ دەڵێن وڵ باکفای یانی لەوانەیە با بڵێن بەخراب بشتێتەوە بەسەر کووردا باش سپاس دەکەم کاک جەلی ئازادی خوا زۆر بە کورتی ئێسەوا دیارە ئیسرائیل مەشغوڵە بە دروزەکانەوە و شاندێکی دروزیەکانیش لێ بوو ناونرابوو شاندی ئاینی بەڵام ڕاستیەکەی پێدەچێ زیاتر قسە لەسەر سیاست کرابێ نەک ئاین پێت وایە دوای دروزەکان ئیتر ئیسرائیل بپرژێتە سەر پرۆژەیەکی دیاری کرا و بۆ کوردیش یان چۆنە بێ مەسەلەکە من بە بۆچوونی خۆم پێم وایە ئیسرائیل زۆر بە ڕژدی هەوڵی جێبەجێکردنی پرۆژەی پیشتەنبندی ئەمنی خۆی دەدا کوردی لەگەڵ بێ یا لەگەڵی نەبێ ئەمە دەکا و بۆ بوون و نەبوونی کورد کۆمەڵی فاکتەر هەن ئێستا مەسەلەن نزیکبوونەوەی ئێمە لە جۆلانی دوورکەوتنەوەمان لە ئیسرائیل و لە ڕۆژ ئاوایە با بیرمان بێ زۆر بە ئاسانی ئیسرائیل واتە بەشێک لە ئستراتیژی ئەمریکا ڕاستە دکتۆر زۆر دروست دەڵێت ترامپ دەیەوێت بکشێتەوە ئەسڵ من سفەتی کۆماری خوازەکانە ئێستا بەڵام لە هەمان کاتدا هەر کەس لە ئەمریکا سەرکۆمار بێ ئیسرائیل بەشی جانەبووەوەی ئستراتیژی ئەمریکایە و بەشێکە لە ئەمریکا کەس ناتوانێت لەوە تێپەڕێ لەبەر ئەوە وەستان لە بەرامبەر ویستی ئیسرائیلدا وەستان لە بەرامبەر ویستی ئەمریکادایە یەک جملەکەوەی زۆر پەلەتە دەمەوێت بڵێم ئێمە مەفهومێکمان هەیە لە دنیای سیاسەتدا بەناو دیموکراسی دوولایەنە دیپلۆماسی دوولایەنە دیپلۆماسی دوولایەنە چی ئەمریکا دەکشێتەوە ئێمەش دۆستی ئیسرائیلین بەرژەوەندی ئیسرائیل بەرژەوەندی ئەمریکایە ئەمریکا بەرژەوەندی ئیسرائیل یۆڵ ناکا بۆ هیچ کەس لە ڕێگەی ئەمریکاوە لە ڕێگەی ئیسرائیلەوە دیپلۆماسی لەگەڵ ئەمریکا دەکەین چون ئێمە فاکتەرێکی گرنگین لە منتەقەکەدا دیسان دەڵێم سەرکەوتنی پرۆژەی ئیسرائیل و پرۆژەی تورکیا ئەوە کوردە بڕیار دەدا کامی زوو بە ئەنجام بگا و من پێم وایە ئەو پشتێنی ئەمنیەی ئیسرائیل پرۆژەی ئیسرائیلە بەڵام ئەمریکا پێی خۆشە ناوەستێت کاک جەلیل ئازادی خواست زۆر بە کورتی ئەمڕۆ جێ دیڤانس ئەڵێ ئەمریکا ئەتوانێت لە ڕێگەی دیبلۆماسیەتەوە وەکو پشگیریەک بۆ قسەکانی بەڕێزت ئەتوانێت ڕێی دیبلۆماسیەت و ئابووریەوە پێکهاتەکان مەبەستی سووریایە بپارێزێ کە ئەڵێ دیبلۆماسیەت ئەوانن کە لە ژێر چەترەکەی ئیسرائیل ئەمریکا ئەمێننەوە وایە یەکشت گومان نەکەین هاوڕێ ئەزیزم هەر کەس لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تا لە ئەوروپا و لە هەموو دنیاشدا لە بەرژەوەندیەکانی ئیسرائیل بدا بەرژەوەندی ئەساسی و ئیستراتیژیکەکانی ئەرز دەکەم چه اختلافاتی بچووک و ئەوانە ناڵێم ڕاستەوخۆ لە مقابل ئەمریکادا قرار دەگرێت ڕاستەوخۆ و هەر کەسیش یارمەتی بدا لەوانەدا دەچێتە چوارچێوەی سیاسەتی ئەمریکایەوە سواس دەکەم جەلیل ئازادی خواز نووسەر و شرۆڤەکار لە ڤێرجینیا ئەمریکاوە لەگەڵ مابووی گەلێک سواس دکتۆر شێرکۆ کرمانج توێژەر و ئەکادیمی ئێوەش لە هەولێرەوە لەگەڵ مابوون گەلێک خۆشحاڵ بووم بە گفتوگۆ لەگەڵێوە دکتۆر کاک جەلیل ئازادی خواست دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە بۆ کاک دکتۆر سپاس بەدوعا